باش ئامادەبوانی خۆشەویست بەناوی تیمی پەروەردەیە خاوی ئازادبوون بە خێراتتانەکەین بەخێرن سەر چاوانمان. چالاکی ئەمڕۆمان بۆ قسە باسێک کرد لەبارەی هەر سێ کتێبی پەروەردەیی کە سێ کتێبی زۆر گرنگ و بەبایەخەن بۆ ئەمڕۆ مامۆستایان خوێنەران و پەروەردەکاران. کتێبی یەکەمیان کتێبە نایابەکەی فەیلسوفی بەرازیلی پاولۆ فرێریە دەربارەی پێداگۆژی لێکراوان. هەموو گەلەتەوەیەک بە نزیکەی وەرەگێڕاوەتە سەر زمانەکەی خۆی ئەویش بەهۆی بایەخ و گرنگی ئەو کتێبەوەیە بۆ بەرەوپێشبڕکردنی سیستەمی و پرۆسەی پەروەردەییەوە. و کتێبی دووهەمیان کتێبە نایابەکەی فەیلسوفی ئەمریکی جۆن دێویە کە ناونیشانی کتێبەکە فێرگە و کۆمەڵگەیە. جۆن دێوی یەکێکە لە فەیلسوفە زۆر باشەکان وەزانە و پەروەردەکارێکی زۆر باش بووە. ماوەی 30 ساڵ سەر سوختانە هەوڵی یاوەکە ئەو ئەزمونانەی کە هەیەی لە پەروەردەیە بنیادیان بوو ئەمریکی دیموکراسیان و باش جیهاندا بسەلمێنێت کە بناخەی گۆڕانکاریەکانی ئێستایە. سێهەم کتێبیان کتێبە نایابەکەی فەیلسوفی بەریتانی ڕەسڵە دەربارەی پەروەردە تایتڵی کتێبەکەیە. ئەم فەیلسوفە یەکێکە لە فەیلسوفە سەرسەختانەی کاری کردووە لەسەر پەروەردەیەکی مۆدێرن و پێشکەوتنخواست دیموکراسیانە. بەڕێزان پێمان خۆشە ئەوە بڵێن ئەم کۆڕە بۆ ناساندنی ئەم کتێبانەیە لەسەرداوە پێشنیاری مامۆستا هاوڕێ ڕەزا کە پێش چەند مانگێک داوای ئەوەی کردبوو کە کاریان لەسەر بکرێت لەگەڵ وەرگێڕی کتێبەکانە قسەی کردبوو و هەروەها داوای کردبوو زنجیرە سیمینارە لە سلێمانی لەسەر ئەم کتێبە زۆر گرنگانە ساز بکرێت و هەروەها پێشنیاری کردبوو بۆ شارەکانی کەش سیمینارە ساز بکرێت لەسەر ئەم سێ کتێبە بەهۆی گرنگی ناوەڕۆک و بابەتەکانی ناو کتێبەکەوە. بەڵام پێش چەند مانگێک ئەم داوایە کردبوو بەهۆی ئەوەی کە چاپی دووەمی ئەم کتێبانە لە بازاڕ نەمابوو بۆیە دواخرا هەتاوەکو کەرجیهات وەرگێڕی کتێبەکان جارێکە توانی چاپی سێمیان بکاتەوە. هەر سێ مامۆستا و شارەزای بواری پەروەردە بەگشتی و بە تایبەتی خوێنەر و شارەزا لەم کتێبە پەروەردەیانە مامۆستا هاوڕێ ڕەزا، مامۆستا شەماڵ لەتیف و هەروەها مامۆستا یاسین یافتە و بە سپاس و پێزانینەوە ئەمڕۆ ناوەڕۆکی ئەم سێ کتێبە بۆ ئێوەی بەڕێز خەنەڕۆ. بەناوی وەرگێڕی کتێبەکانیشەوە داوای لێبوردنەکەین کە کتێبەکان بۆ فرۆشتن دانراون نەک پێشکەشکردن بەبێ بەرامبەر بەڵام لە سەدا 40 هەر سێ کتێبەکەی داشکاندووە کە لە سەدا 60ەکەی هێشتا ناگاتە تێچووی کتێبەکان واتە نرخی هەر سێ کتێبەکە 10,000 دینارە. ئێستا هەر سێ مامۆستای بەڕێز مامۆستا هاوڕێ ڕەزا لەگەڵ مامۆستا شەماڵ لەگەڵ مامۆستا یاسین فەرمی بەسەر سێژی پێشکەشکردنی دەگەڕێنەوە. ئامادەبوانی بەڕێستم کاتتان باش میلایەتان بەخێر بێت. سپاسی ئامادەبوونتان دەکەم. پێشەکەی زۆر سپاسی مامۆستای بەڕێزم مامۆستا جیهان حەمەدەکە بۆ ڕەساندنی ئەم دەرفەتە. زۆر سپاس بۆ ڕێکخراوی ئازادبوون و تیمی پەروەردەیی ڕێکخراوی ئازادبوون هەموو بەڕێزانی کە ماندوو بوون لەگەڵ ئامادەکردنی ئەم مەراسیمەیە. بەڕاستی پێم وایە کە هەر چارەکێکی پەروەردەیی چارەکێکی پڕبایەخ و بڵێن هەستێکی زۆر باشە جێی مەخانەیەکی گەورەیە ڕاستی بەدەرەوەی کە یەکێک لەو کێشە سەرەکیانەی ئێمە کۆمەڵگەی باشووری کوردستان توانین پێوەیە ناڵێنی کێشەی پەروەردەیە. کێشەمان لە سیستەمی پەروەردەیە یەکێک لەو کێشانەی کە تا ئێستاشی لەناوا بێت بەردەوامی هەیە و ئەتوانین بڵێن کەمترین کار لەسەر فەرمی پەروەردەیی کراوە. لە ڕاستیە دوو لە گەورەترین کێشە سەرەکیەکانی ئێمە داوای کێشەی سیستەمی سیاسی کێشەی سیستەمی پەروەردەییە. هەروەیە زۆر باش زانین کە سەر کتێبەکەی پاولۆ فرێری بکەم لەوەی کە ئەم کتێبە ئەگەرمان لە شوناسێک بێ بە کتێبە لە ڕاستی کتێبەکەی پاولۆ فرێری کتێبێکی سیاسی پەروەردەییە. کێشەی ئێمە لە هەر سیستەمەکەی ڕەنگە ئەم کتێبە واقعات ئەم کتێبە زۆر بەبایەخ بێت و زۆر بەسوود بێت کۆمەڵێک ئاستا توانێت کۆمەکی زۆر باش بێت بە ڕاستی. حەزەکەم پێش هەر شتێک یەک بایۆگرافیای کورتی پاولۆ فرێری بۆ وەڵای خۆشەویست بخەمە بۆ نووسەر و پەروەردەکاری بەرازیلی پاولۆ فرێری ساڵی 1920 لە بەرازیل لەدایک بووە. بەڕوانامەی دکتۆرای لە فەلسەفەی پەروەردەیە و تێزی دکتۆراکەشی ناونیشانی پەروەردەیی ئێستا لە بەرازیل ساڵی 1950 بەدەستی هێنا لە چەند ساڵ خۆڵدا. لە ساڵی 1964 بۆی ئەو کودێتا فاشی کە لە بەرازیلدا ڕووا دات دیارە پاولۆ فرێری وەکو زۆرێکی تر لە بیرمەردان شۆڕگێڕانی وڵاتی بەرازیل جێی نادێتەوە لە وڵاتەیە بۆ 70 ڕۆژ زیندانی ئەکرێت. دوای ئازادبوونیشی
دەربەدەرەکەی لە وڵاتی وڵاتێتە وڵاتی چیلی و لەوێ گەشە بە بێت تایبەتەکانی خۆیداوە و ڕۆژە گەورەی کە کەمپینی خوێندەواری بۆ گەورە ساڵان لەوێ دەرەکرێت لە ساڵی 1964 ئەم کتێبە بەناوبانگەی ئەنووسێت لە ساڵی 1970 بە زمانی پورتوگالی یا بە زمانی ئیسپانی بڵاوبێتەوە لە 1970 ئەگەڕێتەوە بە وڵاتی بەرازیل و مۆزەی زانکۆ لە زانکۆی ساوپاولۆ لێژە بەکاری خۆیدا لە 1990 دامەزراوەی پاولۆ فێرێری داحازرێنێ لە 1990 کۆچی دوایی دەکات. ئەم کتێبە لە چوار بەشی سەرەکی پێدێ. بەشی یەکەمی کتێبە کە دەرخانە بۆ دۆخی چۆسان و سۆسیالیە بۆ دۆخێکە تیان کۆمەڵگە بەسەر دوو چینەدا بەشێک چینێکی ستەمکار و چینێکی ستەمێکراوە چینێکی باڵێن بۆ زمانی هەڵۆسەدایدا بە کۆلیتا چینێکی چۆسان و سۆسیالیە ستەمکار و ستەمێکراو لە بەشی دووەمی کتێبەکەیان کە دەرخانە بۆی کە چۆن جۆرێکی سیستمی پەروەردە باڵەفێری بە سیستمی بانکی ناوێنێت ئەبێتەوەی ستەمکاری دروست بێەوە چێتە خزمەتی دەسەڵاتی ستەمکارەوە لە بەشی سێهەمی کتێبەکەیان باس لەکردی یا پرۆسێسی دیالۆگ چۆن دەتوانێت وا بکات ئێمە بتوانین ئەو دۆخە تێپەڕێنین دۆخی ستەمکاری تێپەڕێنین بەڕێگەی ئاکتێکی گرنگ و دیالۆگەوە بە دوور لێژی باڵەفێری اقتصاد سەرەوەکە لە بەشی چوارەمە باڵەفێری باس لەوە چۆن دۆخی ستەمکاریەوە کۆمەڵێک دۆخی کلتوری دەرەکایەوە ولا ئەستە کلتوریەکە سەرات لەسەر دۆخی ستەمکاریەکەت. کتێبەکە زۆر لەلایەن فراواندا ڕەنگە نەتوانێت لەماوە ماوەی کە بۆ دیاریکراوە جارێکە یا بیستۆلەکە نەتوانێت باز لە هەموو ڕەهەندەکانی بکەوە بەڵام ئەمەجی ئەم خۆڕەشەوە نەبێت لەسەر هەموو لایەنەکانی کتێبەکە بێت. وەکو شێوەیەکی گشتی هەندێک لە تایبەتمەندیەکانی ئەم کتێبە یان داسەندنێکی گشتی بۆی بەڕێز خەمە بوو. لە ڕاستی هەیەکی لە تایبەتمەندیەکانی ئەم کتێبە ئەوەیە کە کتێبێکە بۆ هەموو کەسێک تەنها کتێبێک نییە بۆ کەسانی کە لەباری پەروەردەیەکانەکەن یان لەباری سیاسەتدانکارەکان وەکو کتێبێکە بۆ هەموو کەسێک وە باڵەفێری لە میانەی کتێبەکەەوە زۆر شوێنی کتێبەکەیان چە لەسەرەوە هاتکە لە ڕاستیە دۆخی ڕزگاری یاخود وڵتانەوە ڕزگاری دۆخێکە کە ئەبێ هەمومان تیا ڕزگاری دۆخێکە یاخود کردەیەکە ئاکتێکە ئاکتێکی دەستەجەمەعیە و ئاکتێکی بە کۆمەڵە کەسێک بەتەنها نایکات بەڵکو هەمومان پێکەوە توانین بکەین و لەمڕۆ کتێبە لە ڕاستیە کتێبێکە بۆ هەموو کەسێک چی دکتۆرە بێ یاخود ئەندازیار بێ یاخود پەروەردەکار بێ کەسێک لەبواری سیاسەتانیشتا دەرون ناز بێت وە کتێبەکە لە ڕاستیە هەموو ئەم ڕەهەندانەی لەخۆیان کۆکردبێتەوە وەکو لە گەشتیان باسم کرد لە ڕاستیە ئێمە دوو لە گەورەترین کێشەکانی ئێمە لە کۆمەڵگەی کوردیان تێ لە کێشەی ئێمە لە سیستمی سیاسی و کێشەی ئێمە لە سیستمی پەروەردەییە بۆیە ئەم کتێبە لەم دوو ڕۆوە توانێت کۆمەکێکی زۆر باش بە ئێمە بکات. ڕاستە پاولۆ فێری خۆی ماوەیەکی زۆری ژیانی لە بەرازیل لە چیلی لەسەر بردووە بەڵام کتێبەکە ڕاستیە تایبەت نییە بۆ کێشە سیاسی و پەروەردەییانی کە لە چیلی و لە بەرازیل هەبوو کتێبەکە تایبەتە یاخودتەرخانە بۆ کێشە گەردونیەکان ئەوتوانێت بڵێن کتێبەکەی زۆری لەسەر گەردونیە بۆی کە قسە لەسەر ئەو کێشانەکە کە دەمێک مرۆڤایەتی پێوەی هاوێنێت دەمێکە کێشەی ستەمکاری هیچێک لەو کێشانەکە توانێت بڵێن مێژووی زۆر مێژووی دیێری ناو یاریەکی جیهانیشە لە ڕاستیە تایبەت نیە بە ژوورەکەیەکی دیاریکراوە ئەم کتێبەکە بۆ وەکوتم ڕاستە باڵەفێری ژیانی خۆی لێوەستە بدە بەڵام بەڕاستی ئیمکانی جێبەجێبوونی ئەم کتێبە پراکتیک بوونی ئەم کتێبە لە هەموو شوێنەکە هەیە بەڕاستی. بەڕێزان بەشی یەکەمی کتێبەکە تایبەتە بە دۆخی چۆسا و چۆسێنە ڕاستیە لە بەشی لەمیانی خوێنەوەی بەشی یەکەمی کتێبەکە پرسیارێکی جەوهەری لای خوێنەر دروست لەگەڵی ژەوەیەکە بۆچی ئەو دۆخەدا ئێستاش دۆخی ستەمکاری تا ئێستاشی لەگەڵا بەردەوا سەرەڕاوێتە لە مێژووە چەندان خەبات و شۆش و کردەی جیاواز کراوەوەی کە ئەم دۆخە کۆتایی بێنێت بەڵام تا ئێستاشی لەگەڵا بێت دۆخی چۆسانەوە دۆخی ستەمکاری هەر درێژی بەخۆی داوە لە ڕاستیە باوەڕێی پاولۆفێرێنی سێ هۆکاری سەرەکی بێ یەکێک لە هۆکارەکانەوەیە کە ستەملێکراوان وەکو حەقیقەتێکی نەگۆڕ لە ژیانیانەوە وەکوەوەی کە ناتوانن باڵەکاری تیا بکەن وەکەوەی کە چارەنووسێکی حەتمی بێ وەکەوەی کە دۆخێکی بەتەواوەتی مێژوویی بێ واتە لە مێژووان دۆخە هەرکە بووە بۆ ئێستاش هەروە بێت بە داهاتووش بۆ شێوازە یەکێک لەو هۆکارە سەرەکیانەی کە
وای کردووە کە ئەم تێڕوانی لە ئێستەمێکراوە بۆتە هۆی خزمەت بە دەسەڵاتی سیاسی کراوە بە دەبەتی دەسەڵاتی سیاسی دیکتاتۆرەکان زۆر سوودیان لە تێڕوانینە وەرگرتووە بۆی کە واقعی دۆخێکی چاپەسبووی بۆ ڕاکاریەکی تێدا ناکرێت. یەکێکی تر لە هۆکارەکانی وای کردووە دۆخە بەردەوامێتی تێرەوەی کە ئەگەر لە میانی مێژووەوە خەباتێک هەبوو بێت شۆڕشێک هەبوو بێت لەبەسەر شۆڕشێ ڕاستەقینە نەبووە بەواتە فراوانەکەی شۆڕژە بەواتە ڕاستەقینەکەی شۆڕشی بێخەوژ نەبووە بەڵکو بریتی بۆ لە جێگەوەکەی لەبینی ستەمکار و ستەملێکراوە لەو کەسانی کە شۆڕشیان کردووە لە ڕاستیە خۆیان دووبارە بوونەوە بە ستەمکار بۆ ئەوە نەهاتێت کۆی دۆخەکان کۆی دۆخەشەکە کۆتایی پێبێرێتەوە خۆیان دووبارە دۆخەکان بەداوامی بەداوامەش وای کردووە کە دۆخی ستەمکاری درێژە بە خۆی بەردەوامی بێت. یەکێکتر لە هۆکارەکان پەروەردەیە دەسەڵاتی ستەمکار پەروەردەی وەکو چەکێکی زۆر کاریگەر بەکارهێناوە بۆ ئەوەی کە بیخاتە خزمەتی خۆیەوە بە ڕێگەی جۆرێکی بەڕێ باوەڕێکی جۆرێکی پەروەردەکە نەوێت پەروەردەی بانکی لەم ڕێگەیەوە دەسەڵات شرعیەتی بەبانەوەی خۆی داوای خۆ تێڕوانینەکانی ئەم جۆرە لە پەروەردەکردن چۆتەوە خزمەتی دەسەڵات بۆیتە لەناو ئەم سیستەمەیە کە دواتر بەهێژی باسیەکە لەناو سیستمی بانکیە زۆرێک لە پەروەردە هەیە کە پەروەردەیەکی بانکیە پەروەردەیەکە بەبێ گومان بەبێ پرسیار بەبێ دایالۆگ مەژۆی کردووە کە تاکێک بەرهەمێکە گوێڕایەڵە پرسیاری گومانی ئەمە بەتەواوەتی لە خزمەتی دەسەڵاتە سیاسیەکەیان بۆی بە دۆخی ستەمکاری بەردەوام بێت. بۆ ڕاستکردنەوەی ئەم دۆخەیە بۆ ڕاستکردنەوەی تێڕوانینمان لەبارەی ئەم سێ خاڵەی کە باسی کردەوە لەبووری تێڕوانینی ئێمە ئاوەڕێت لەشیەکەیانەوەی کە ڕاستیان واقع بریتی نییە لە دۆخێکی بکۆ ئێمە چۆن واقعمان هێناوەتە بوون ئاواژ توانین واقع بڵێ ئەو دۆخەی کە هەیە لە ڕاستیە دۆخێک خۆمان دروستمان کردووە هەر خۆشمان ناتوانین واقعەکانی تیان بکەین. خاڵی دووهەم کە خاڵی جەوهەری و سەرەکیە لە ڕاستیە بریتەوەی کە لە کاتێکا کە خەباتێک لە شۆڕشێ دەکرێت بۆەوەی ئەم دۆخە کۆتایی بێت لە ڕاستیە نابێت خەباتێک بێت بۆەوەی کە ستەملێکراوانی دوێنێ کاتەوە بە ستەمکاری بۆ شۆڕژگەڕانی دوێن کاتەوە بە دیکتاتۆری تەواو ئەو کۆ بێت خەباتێکی بێخەوش بێت خەباتێکی ڕاستەقینە بێت شوشش لە ڕاستەقینە بێت بۆ ئەوەی کە بە تەواوەتی هاوکێشەکە کەجوانەکەی وایە کە ئەو دۆخە لەسەر هاوکێشەیەکی ستونی وەستاوە هەیە لە ستەمکار لەسەرەوە ستەملێکرا لە خوارە بۆ ئەوەی کە کۆتایی بەم دۆخە بێت لە ڕاستیە نابێت ئەو ستەمکاری کە لە خوارە بێت هاوکێشەکەی بچێتە سەرەوە بۆی کە لەسەر بێت خوارە دووبارە دۆخێکی لەو شوێنە بەردەوام بێت وەکو پێویستە نات ئەو هاوکێشە ستونیە بگۆڕێتەوە هاوکێشەیەکی ئاسوودی تێدا هەمومان ببینەوە بە مرۆڤ و کەسمان نەبێت مازیاتر بێت و هەمومان وەکو یەک لەبێت لەو پرۆسێسێکە کە هەوڵگەری نایە پرۆسێسی مرۆڤسازی دووبارە بوونەوە بە مرۆڤ هەر هەمومان وەکو یەک ببینەوە بە مرۆڤ و خاڵی سێهەمیان بریتە لە ریفۆرمی پەروەردەی ئەو شێوازە تقلیدی پەروەردەی کە هەوڵگەری نایە پەروەردەی بانکی لە ڕاستیە پەروەردەیەکی تقلیدی کۆنە پێویستە نات ریفۆرمێکی لە شەی بەسەر بکرێت و ئەو پەروەردەیە بگۆڕێت بە پەروەردەی بانکی گۆڕێ بە پەروەردەیەک تێدا دیالۆگ و گفتوگۆ لە نرخی تایدا ساتەر. لە بەش یەکەمی کتێبەکە دوو چەمکی زۆر سەرەکی هەیە چەمکی لە مرۆڤ خستن و چەمکی بوونەوە بە مرۆڤ یان چەمکی مرۆڤسازی ڕاستە چەمکی لە مرۆڤ خستن بە بڕای تەورەفێرێنی لە ڕاستیە ئێمە لە دۆخی ستەمکاریە هەموو مرۆڤەکان پێکەوە ئەوانەی دەستەم نامێت ئەوانشی کەس ستەم ئەکەن لە مرۆڤ دامادراوە بەسەر باڵەکانی مرۆڤایەتی دامادراوە بەتە تەورەفێری لێرە ڕۆڵێنێکی زۆر جیاواز پێشکەش ناویژەوەیەکە ڕاستیە ستەمکاران نابێت سەریاقان بکرێتەوە ئەوانیش قوربانی ئەوان جەلاد نین ئەو وتارە شۆڕەکەرانی لە ماوەی ڕابردووە هەبووە بۆی کە ستەمکار جەلادە وادە سەریمان بکرێتەوە وادێ بکوژ بێت وادێ تۆڵی وەرسەنجێتەوە ڕاستیە بە تەورەفێری بڕای بۆ نییە بڕای بۆیە کە چۆن ستەملێکراوە قوربانی ئاوەش ستەمکارەکانیش قوربانی وادۆ قوربانی دەوان بڕوان شوابێت ئەم گوتارە خاوەنی ئەم گوتارە نەبێت لە ڕاستیە یان خاوەنی ئەم تێڕوانی نەبێت لە ڕاستیە زۆرێکی زۆرەکان دووبارە دۆخی ستەمکاری دروست دەبێت ڕوانی ئێمە بۆ ئەوەی کە ئەوان جەلادێک وادە تۆڵیان لێبسەرێنەوە وانکانە خۆمان دووبارە بێتەوە بە ستەمکار لە ڕاستی ئەم دۆخە لە بەهاری عەرەبیە زۆر بەجوانی بەتایبەتی لەو دیمەنەی کە
ڕەنگە زۆرێک تابینی بێتان لە ساڵی 2011 لە لیبیا کاتێکدا موعەمەر قەزافی دیکتاتۆری پێشووی لیبیا لەلایەن شۆڕژگەرەکانەوە کردە دەرکەسیان بە دەربەندانەترین شێوە ئیکوژی ڕاستەوە دیکتاتۆرێک بووە بەڵام بەڕاستە شایانی وەرە شێوازە بۆ کوژێ شێوازە دەربەندانەوە ئەو دیمەنە وای کە داهاتووکی باش چاوەڕێی لیبیانەکەوە خۆشمەبینیمان لەبێرەوە چ هەساتێکی سەر وڵاتیان هەبووە لەمەسێت بۆ تەواوی شیرۆژی هاری عەرەبیەکان لە شێوازێک بە شێوازەکان ڕاستە. یەکێک لە تایبەتمەندیەک سەرنجەکانی کتێبەکەی وەکو ڕێبەریەک وایە لە ڕاستی هەوڵەفێری لە هەموو قەناتەکانی ئەم خەباتەیە کە پێشنیازێکە بۆی کۆتایی بۆ دۆخەبێت لە هەموو قەناتەکانە لەگەڵمانەوە هەنگاو بە هەنگاو دێ لەگەڵمانەوە دەستمان لێ بەرناهات زۆرێکی تر لەو فیلسوف و بیارانێکە لەسەر جێگەی شۆڕش کاریان کردووە قسەیان کردووە لە ڕاستیان تەنها گوتارێکی ڕووکی تیۆریمان پێشکەشەکەن لەبارەوەی کە چۆن لەبێ شۆڕش بکرێت وتاوەکو قەناتێکی لەگەڵمانەکە و کاتێک شۆڕش سەرەکەی بەڵام هیچمان پێ نامەوێت بۆی کە دوای شۆڕش دەبێت چی بکەین بەڵام هەوڵەکەی دەمانەوێت کە دوای شۆڕش دەبێت چی بکەین چ پلانێکمان هەبێ وا بێت چۆن ئەو پرۆسێسە ڕێک بخەینەوە. یەکێکی تر لە تایبەتمەندیەکانی کتێبەوەیە کتێبێکی پراکتیکیەوە تەنها لە ئاستی تیۆریا قسە لەسەر مەسەلەی پەروەردە و مەسەلەی سیاسەت و هەموو ئەو ئەمەدانەی لە کتێبەکان کۆبوونەوەیان قسە ناکات. ئاستێکی پراکتیکی زۆر باشیشی هەیە لە ڕاستیەوە ئیمکانی جێبەجێبوونیشی هەیە تاکی دەستەدا بۆ ئەوەی کە ئێمە بتوانین پراکتیکی بکەین. یەکێکی تر لە تایبەتمەندیەکانی ئەم کتێبەوەیە کە زۆر کتێبێکی بابەتیانەیە واتە پاڵەفێرێکی سەرەوەی کە خۆ قوربانێکی گەورەی دەستی ستەمکاریەکە وڵای 70 ڕۆژ زیندانی کراوە لە بەغازی و ئاشکانجە درراوە دوایەوە وڵاتی لەکەکە کراوە بۆ مای 500 ساڵ وڵاتەکە بەجێ هێشتووە بەڵام سەرەڕای هەموو ئەمانە پاڵەفێرێکی کاتێکە کتێبەکان نووسێ لە دوای 4-5 ساڵ لەوەی کە ئەو زیندانی و ئاشکانجەی بەسەرهاتی بۆ دەربەدەرەکەی دەوڵات کاتێککە دەستدات لە نووسینی کتێبەکە لە ڕاستیە زۆر بە شێوازێکی بابەتیانە کتێبەکان نووسن وەکو پێشتری بەسم کرد ستەمکارەکە توانێت بە قوربانی بەس دەوە ناکات لە تۆڵی وێبسایتێتەوە بەس دەوە ناکات لەسەری پێێتەوە وەکو شێوازێکی زۆر دۆستانە زۆر نێڕونێتان باز دەواکەوە ئەم دۆخی کە بەسەر پاڵۆفێریە ئەگەرێت زیندانە وایە ناکات دەستبەرداری ئەو گوتارە بڵۆ دۆستانەی ببێت و لە کاتێکە کتێبەکان نووسێت وایەکە ستەمکارەکانیش هەیە لەناوی پرۆسێسی پرۆسازیەوە ئەوانش ببنەوە بە مرۆڤ ئەوانش قوربانی ئەوانش لە مرۆڤ داماوراون ویستەکە ئەوانش بوانە وەکو ستەمکراوەکان ببنەوە بە قوربانی. بەس دەقیقەت زۆر باش سپەسە بەشی دووەم وابێ کاتەکەم زۆری نەماوە بەشی دووەم تایبەتە بەوەی کە چۆن سیستەمێکی پەروەردەی زۆرێکی سیستەمی پەروەردەی ئەچێتە خانەی یان ئەچێتە خزمەتی دەسەڵاتی ستەمکار بە وتەیەکی میشێل فۆکۆ دەستێت بەم تەوانینێکی میشێل فۆکۆ بەڕای میشێل فۆکۆ دەسەڵاتێک شێوازی تایبەتی دیاریکراوی نییە کەوەی کە پێوانە بێت دەسەڵات تەنها تێدەدا و دەستگای پۆلیس و ئاسایش و ئەنجومەنی وەزیرانەوە دەسەڵات لە هەموو شوێنەکە ئامادەیی هەیە دەسەڵات لەناو پەروەردەیان هەیە لەناوکاری یاسایان هەیە لەناوکاری دارانساکۆ و پیمانگە و دامەزراوە ئاینەکان کە بەڕەوەڵات وا دەرەکەوە هیچ پەیوەندیشیان بە سیاسەت و بە سیستەمی سیاسی وەرە دەکەوە ڕاستیە بەڕای میشێل فۆکۆ دەسەڵات بە سیستەمی سیاسی جێشە ئامادەیە وی کە درێژە بەخۆی لەم تێڕوانینەوە تێڕوانینی پاڵەفێریش هەمان تێڕوانینە بەوەی کە دەسەڵاتی سیاسی لەناو سیستەمە پەروەردەیەکە تەواوەتی ئامادەیە بۆ هەڕێبی شێوازێکی پەروەردەوە کە بە پەروەردەی بانکی نەبێنێت ئەم جۆرە پەروەردەی خزۆ لەناو خزمەتی دەسەڵاتەکەی خۆیەوە بەپێی ئەم میتۆدە بانکیە کە هەر لە چەمکەکەەوە تەماشایەکەی بانک ئەو شوێنەیە کە ئێمە تیایاچین پارە داهێن و کاتێکی پێویستمان بوو خۆی بۆ لێگرینەوە ئەم جۆرە پەروەردەیە بریتە لەو پەروەردەی کە مامۆستا لەناو خۆدا زانیاریە خۆمعریفێشی ئامادە بەخشێ بە خوێندکارەکان و بەبێەوەی کە مناقەشە بکرێت بەبێەوەی کە بخێتە بەرهەمگیرکردنەوەیەکی ڕەخنەیی و بەبێەوەی کە پرسیاری لەسەر بکرێت گومانی لەسەر دروست بکرێت وەکو خۆی لە کاتی پێویستە کە مەبەستی کاتی ئەزموونەکان
تێوەکان و خێرە بێتەوە بۆ کوردستان مەواکە کە تاکێک دروست بێت تاکێک کە پێی وایە واقع نابۆدرێت واقع هەروەیە کە هەیە و مەعریفە وەکو مەعریفەیەکی زۆر جامد و زۆر نەگۆڕ تەماشاکە بەڕاستی هەموو تۆدەرێکی زۆر ترسناکە و زۆرێک لە وڵاتانی ئێستا هیچی وەکە بەتەواوی دەست بەداری ئەم تۆدەرەوە بەداخەوە تا ئێستاشی لەگەڵان بێت تەنها دەزانکۆڵی مەوەکانیشان ئەم جۆرە لە تۆزی فەرەوەردیدا کۆمەلگایی لەلایەن هەیە بەپێی ئەم میتۆدە باشترین پێخواست بیتلەوەی کە پرسیارەکە بیتلەوەی کە هیچ قسەیەشی نییە هیچ ناقشەیەشی نییە هیچ گومانێک نییە وەکو چۆن لە نێودۆ خستەنکاریشە باشترین مرۆڤی ئەو سیستەمە بیتلەوەی کە ڕەخنەی نییە بیتلەوەی کە هیچ قسەیەکی نییە هیچ گومانێکی نییە بۆیە ئەم سیستەمە ڕێکت و ئامادەکە بۆی کە لە نێو سیستمی سەنگاریە ئامادە بێت بەڕێک کاڵەفێری بوویە بتوانین ئەم دۆخەتی بەڕێنی خاڵی سەرشی بکەین ڕێ فۆرمێکی پەروەردەیی بکەین لە مەدەی کە مێتۆدی بانکی گۆڕین بە مێتۆدی دایالۆگ ببوورن زۆر بەخێرایی سەرسەر بابەتەکان لەورەی کە کاتم نەماوە لە بەش سێوی کتێبەکە کاڵەفێری باز لە دیالۆگ دەکات چۆن دیالۆگ دەکرێت ببێتەوە ئەوەی کە ئێمە و دۆخەتێ بڕێنین و لە ڕاستیان کۆکی دیالۆگ لای کاڵەفێری دەنابێتینی لە قسەکردنی زۆرەیاندا وەکو پێوەدە چەنە بازی بیتێنەوەی کە ئێمە لە میانی گفتوگۆ ڕاکردن لەمە میانی دیالۆگەوە ئێمە بتوانین دوو ئاکتی زۆر بکەین پێش هەم بیرکردنەوەی زیادکردان ئێمە لە میانی دیالۆگە هەم بیرەکەینەوە و لە ڕاستیان نابێت هەتا خەریکی بیرکردنەوە بیرکردنەوە لەگەڵ بیرکردنەوە هەڵکۆ بێ بیرکردنەوەکانشمان پراکتیس بکەین و کتێبەکە لە ئاستێکی زۆر قسەکردن لەسەرەوەی کە ئێمە چۆن بتوانین تێڕاوینەکان یاخۆ بێت قسەی لەسەرەکەین بیکەین بە پراکتیک و جێبەجێ بکەین دیالۆگ ئەتوانین بڵێن لە مانازۆ فراوانەکە بکتێ لە باوەڕبوون بێتتر کاتێک کە تۆ دیالۆگەکە هیواتە تۆ باوەڕ بێتتر هەیەوەتە تۆ باوەڕەکە بیرۆڤەکانی ئەویش بیرۆڤای باشە واکرێت پێکەوە قسەی لەسەر بکەین واکرێت لە میانێکی لە بابین باجۆرە لە مەفهومی هاوبەش بەڵام نەبوونی دیالۆگ بە جۆری لە زۆرەکان بە بڕای کاڵەفێری ستەنکاری هیچ نییە جگە لە نەبوونی یان لە قبوڵنەکردنی دیالۆگ يعني أواني كستنكارة أواني كديكتاتورة بهي جورك ديالوجيا تكون بوش بيانا كذا لك وهي بهي جورك رجع بديالوج يقولوا في الفيديو كاريلا ديالوج تشسبني نكتب أنا راح يعني بعد بقولي تامس يبغى أستيجي فيها ويبغى أستقبل كذا بديالوج لنا خزانة كبيرة نعمل باوك لنا خزانة هو بقولي كده ويعني يكون كده يخوي ده بديالوج لنا خزانة بديالوج لنا سيستم الوديع بديالوج لنا سيستم سیاسەکان کەسێک بەتەنها نابێت بڕیار لەوە باکەوڵات بەرەوچووە بڕیارە سیاسەکان یەکلایی کاتەوە بەتەنها بۆ بێ بە دیالۆگ بگفتوگۆ تەنانەت لەگەڵ گەل بابەتەکان یەکلایی کەران بۆ یەک کاڵەفێری لە ڕاستیە دیالۆگ تەنها بۆ سیستەمە پەروەردەییەکە پێشنیاز ناکات وەکو بۆ لە ئاستێکی زۆر فراوانترە پێشنیازی وا کات باڵێن قەناعەت بە دیالۆگ بکەین دیالۆگ بکەینە بەجێی إيش اللي راح نتكاني ديالوج بيتين راح نتدربني فيه كاتي كلمة ديالوج كي يقول كاتي كما وصل لنا وقولا كشوف هو أتمسوي شو على سين يقول كديالوج جامدة راسي أنا ربي دربني وواقع كم تعتبر عوري بقول كروالي كان خوي طبعا نبوني ديالوج واقع كسا ميت تكشكاوي يعني تحكي خفق كراوي خلاص طبعا بوني ديالوج راسي أنا ربي دربني شو على زوز جرينج وهلوها رولي ما مستعار يعني أم شو السيستم كالوضع أتوقع رولي ديموشيكاري واحد شو اللي نعمل تودي ديموشيكارية فريد كاري سكت بأعزادنا يعني كشروع كأسن ربوي كشعر خوازك بأعزادنا سكان خوي بكات همان شيء رولي ما مستعار في السيستم يعني رولي ديموشيكاري واحد كشروع كأسن ربوي كأنتابع أعزادنا قصدكن وبيح كنواري ورئيات إخوان تشكش ديالوج أبدا هو يوكا ديمقراطيش يعني برای ديمقراطي ديالوج أبدا هو جور أمريكا ديمقراطيش بشرط كاتك تاكل جناو ولا في خويا سياري كماني ورأي خودا وجوج الأجر وزكاني كساني ديكيا ما بتوي ويك البوتايا زور كان بتوي كسيتك خدمة الديمقراطية على رأسي يعني
دیالۆگزم لەم ڕۆڵەتە دیموکراسیەکە ئەمریکا وهذا تعتبر جواز القانون وكذلك تنها جملة تهرتين للحقوق الإنسانية خيرته ورجالية بغير وجملة تربية وقبول الشركات. خالي كنت أي كلام بس يقول روسيا لكانت كتير جاهز تبغى كان كتير أكيد وكو كتير جامدة وتحقيق جامدة برابر بتقييم مكاني. يوازنن كتير ميل مكاني كتير روسيا زور جالب سماعة استقرار توتاليتار كان سوزيالي ولا كان مسؤول عن زور تسيطر كان عشان الهم اليوم كتير هو اللي هو أجل أو كتير بين مكاني كتير اللي هو ده صلاة وخزبوا كتير اللي يعتقد الخدمات المعنوية ده صلاة عليه لروسيا كتير كذا هو بيستمر يعني بعض كتير هو كذا كتير هو خبر الآن یک جهاز زور سرشی دیگه یعنی كتير مكافيلي وحقيقي زور استيقظ نبيناوي معنوي بود صلاحتها ويستقرت بصلاحتها لاستقر هالشيء اللي تزدي بيه يعني هو تبع بعضي كمكافيلي على أماس مساو بعضيك بعضيك ومعنوي بصلاحت خطوة هالشيء أتواني بيه أنا هكذا تيجي مشكلة حكاية شيء عن رفضه طبعا لا يقال في مش مؤمنين مشكلة لازم كده استقرار جو قربانی ویدیو جیانی تومسن تو کار نکنه روزی روزی زور سرشی زور سواسان. Yes, I know. Thank you. Smash one message. Okay. Slot halde ve هیچ نکام مشکلی نیست. رنگت از لبنان. سوالتان به هاوریانی عزیز سپاسانی بررس دوستان خوشایستان. شیفتان هنا و باید از ورود سپاس تانکی. ورود سپاس با واسه جهاد که کوی کردین و باید ام سکته با ولی راسیه. من لاچ زور کم قصد کم بس بخیرایی آماجه با هر سک کتابه که اکم لبروی که بیمویا هر سک کتابه که مسئله کی یالی بید کردن و ایش کردن. یکی لو نقطانی که من براسی گرینگ باسی کم بپیوندی و هر سکته و که ایشکردنی هر سکته و که با بپیوندی و رزگاری هزری مروف و لراستیا. یعنی هر سکته و که ایشی مثل اولی که مروف چون آزاد کن لو کتو پیوندانی که تیایتی. طبعا هر سیشان پنابو پرورده آبن هر سیشان نوید لسه پرورده بنای فکری خواهم کن. من لیروا یک متافوری نو کتابی کماری افلاطون المو لیو تقصد کن دست کم. متافوری اشکوت هم من ازانین که زور شایع و زور نسل و آن از بکرتی خراباسی کم. بیانه اشکوت یک من بوک افلاطون کتابی حوتمی کماره که ام اشکوتا مجموعه کسی دا علم نالی و کتو پیوند کراون تنالت توانای جولانی سریش یعنی می بسران تو سری بردمی خواه آنکن ولی پشت اشکوتا که و پشتیانه و اگریکه یا روناکیه که همو او جولانی که لدره و کریم وی که لدنیای راستیا لدره و پشان لدره اما لرگی کامل جوڵی سەر ئەشکەوتەکە وەڵی کۆمەڵێک سێبەرەوە ئەوانە ئەبینن. بۆیە ئەفلاطون ئەوە یەکێک لەو بەندکراوەکان زنجیرەکەی خۆی بچڕێنێت و چێتە دەرەوە و لە دەرەوە ڕاستەقینە ئەبینێ، حەقیقەت ئەبینێ، ئەوەی کە بەفیعلی لە دەرەوە هەیە ڕاستیەکەیە ئەوە ئەبینێ و ئەوێت بێت ئەمە بگوازێتەوە بۆ هاوڕێکانی. و اشکالیتەکەش لەم نقطەیەوە دەست پێ بکات کە ئەوێ بیگوازێتەوە بۆ هاوڕێکانی. ئەم کتێبە ئەم سێ کتێبە هەرسێکیان بە ئەندازێکی زۆر ئیشکردنە لەسەر ئەوەی کە ئەم حەقیقەتە ناتوانێت بگوازێتەوە هاوڕێیان. یعنی ئەم حەقیقەتە لە ڕێگەی گواستنەوە ئەنجام نادرێت وەکو هەر یەکێک لەو بەندکراوانە ئەبێ زنجیرەکەی خۆی بچڕێنێەوە بێت حەقیقەتی ڕاستەقینەی حەقیقەتی چەسپاو لە دەرەوە بە چاوەکانی خۆی ببینێەوە لەم سیمکات. ئەوەی کە
زۆر دیارە بە تایبەتی پاوڵۆ فرۆیی ئیش لەسەر ئەم نقطەیە ئەکات چونکە ئەو بڕایبەوە هەیە کە پەروەردە گواستنەوە نییە لە کەسێکەوە بۆ کەسێکی تر ئەوەی کە لە سیستمی طبعا ئەم کتێبە ڕەنگە بۆ هەر شتێکمان بیانوێک بێ بۆ ئەوەی دەبێت بەخڵی سیستمی پەروەردەی خۆمان بکەین طبعا هەر وشەی سیستم بەڕێزان لەناو پەروەردەیە وەختێک سیستم پەروەردە بە سیستم ئەچێندێ ئەمە بەخۆی بەڕاستی لێدان لە شوێی ئینسان چونکە پەروەردە ئیشی بە سیستم نییە لە ڕاستیە و لەناو سیستمە چوارچێوەی بۆ داناندێ لە ڕاستیە بۆیە ئەوەی کە زۆر گرنگە لە پەیوەندیە بە مەسەلەی پەروەردەوە ئاشنابوونە بەم حەقیقەتە یعنی یەکەم نقطەی کە ئەم کتێبانە گرنگیکی زۆری پێدن دۆزینەوەی ئەو ڕاستیەیە کە ئەبێ مرۆڤ خۆی بەدوێ ئەو ڕاستیە بگەڕێ نەک ئەوەی کەسێک بۆی ئەو ڕاستی پیشان بدە هەروەکو جاگرانسیەر لە کتێبی مامۆستای نەزانە ئاماژەی پێدا ئەو طبعا مامۆستای ڕوونکار هەستیەکە مامۆستای ڕوونکار و کەسەیەکە خەریکە ڕوونکردنەوەی شتەکانە بۆ ئێمە لە کاتێکە ئەم ڕوونکردنەوەیە خەیاڵی ئەوە ڕوانینی ئەوە دیدگەی ئەوە تێڕوانینی ئەوە ڕوانگەی خودی ئەو کەسانە نییە کە پێویستە خۆیان حقیقەتەکە ببینن خەڵکی تر کە زۆر گرنگە ئاماژەی پێ بەم پەروەردەیەکە لەسەر بنەمای دیالێکتیک پەروەردەیەکە لەسەر بنەمای دیالێکتیک واتە تۆ چۆن پەروەردە ئەکەی بە نقطەیەک بۆ ئەوەی کە شتێک دروست بێ پێی وتێ گفتوگۆ شتێک دروست بێ پێی وتێ دیالۆگ واتە دیالۆگ بێ بە بنەما بە ئەساسی هەر دیدگەیەکی پەروەردەیی هەر دیدگەیەک لە قوتابخانەکان طبعا سەیری قوتابخانەی ئێمە بکەن ئەوەی کە مامۆستا هاوڕێی ئاماژەی پێیان لە پەیوەندیە بۆی کە پاوڵۆ فرێری زۆر ئاماژەی پێدا دوو جۆر سیستمی وانەوتنەوە یاخود دوو جۆر شێوازی وانەوتنەوە شێ ئاماژە پێ بدەین سیستمێک یاخود شێوازێک کە ئاسواییە و شێوازێک کە ستونیە بە درێژایی پەروەردەی هەرێمی کوردستان ئیشی لەسەر ئەو لایەنە کردووە کە بە ستونی خەریکی پێگەیاندن بێ و خەریکی فێرکردن بێ و خەریکی پەروەردەکردن بێ ستونی ئەوەیە کە لەسەرەوە داڕێژراوە و هێواژەوە شۆڕ دەبێتەوە بۆ خوارەوە دەبێ ئەوەی ئەم شۆڕبوونەوەیە هەڵگیری دیالۆگ بێ لەناو خۆیدا ببێەوەی هەڵگیری گفتوگۆ بێ بەبێەوەی هەڵگیری گومان و پرسیار بێ بەڕێزان واتە سیستمێکە ئیشەکە لەسەر ئەوەی کە بە دەرەجەی یەک وەکو چیرۆک پەروەردەمان پیشان بدە چیرۆکمان بەوجاڕێتەوە یعنی مامۆستا دێتە پۆلەکەیەوە هێزێک دەسەڵاتێک هەرەوەی کە فۆکۆ ئاماژەی پێدا مامۆستا دەسەڵاتی هەیە لەبەرەوەی معریفەی پێیە لەبەرەوەی زانینی پێیە لەبەرەوەی زانیاری پێیە خاوەنی هێزێکە خاوەنی پاوەرێکە و ئەم پاوەرە ئەوانی تر ئەبێ لەبەر دنیا چۆکدا بدەن و لەبەر دنیا پڕۆژ بەرن و ئەمیش لەسەرەوە هەموو زانیاریەکی خۆی پێ بدەن واتە مامۆستایەک کە هەموو شتێک دەزانێت مامۆستایەک کە خاوەنی زانینە و خوێندکارێکیش کە هیچ نازانێت و چاو لە دەستی ئەوەیە کە کەسێک فێری بکاوە تێبگەێنێ و ڕوونکردنەوەی بوو بە لەسەر پەروەردە لەسەر ژیانی لەسەر هەموو ئەو شتانی تریکە ئەمە چی دروستەکە بەڕێزان ئەمە گرفتی وەرگرتنی ڕەها دروستە واتە شتێک تۆ بە مەطلقی وەریەگری و پێ دوای ئەمە دووە حەقیقەتە وەریەگری و قوتابی لێرەیە ئەو ستەم لێکراوەیە کە فرێری ئاماژەی پێدا ئەو ستەم لێکراوەیە کە ئەشێت بۆ هەمیشە هەر ستەم لێکراو بێ و توانای گۆڕینی دۆخی خۆی نەبێت چونکە ئەم جۆری ئیشکردنە ئەم بڵێن شێوازی ستونیە توانای بیرکردنەوە بۆ کەسی بەرامبەر ناهێڵێتەوە توانای گومانکردن و پرسیارکردنی بۆ ناهێڵێتەوە لە بەرامبەریە شێوازێکی دیکەمان هەیە کەویش ئاسۆییە واتە ئاسۆییانە پەروەردە ئێمە ئیشی لەسەر بکەین ئەمە ئەو جۆرەی فێرکردنە ئەو جۆرەی فێربوونە یاخود پەروەردەکردنە کە دیالێکتیک و گفتوگۆ ئیشی تیاکە دیالۆگ ڕۆڵی سەرەکی هەیە لە چەقیا وەستاوە ئەوە زۆر بەباشی کەسی قسەکەر و کەسی گوێگر وجودی نامێنێ و هەردووکیان دەبن بە گوێگر و هەردووکیان دەبن بە قسەکەر واتە ئاڵۆگۆڕی ئایدیاکان لێوە دەست پێەکە کە
چۆنەڵی ئیشکردنی سەرەکی هەرسێک کتێبەکە ئیشکردنە بەم ئاڕاستەیەکە پەروەردەیەک. طبعا ئەمەش قوتابخانەی جۆر بە جۆری بۆ دامەزراوە. یەکێک لەو قوتابخانانە قوتابخانەی پێشکەوت و خوازەکانەکە هیچ لەسەر ئەوە ئاکات کە پێویستە پەروەردە، پێویستە فێرکردن سکولی ئاسۆیی بێقوربان، یعنی بە جۆرێک بێت کە بتوانێت ئیش لەسەر ئەوە بکات کە مناڵ یاخود ئەو کەسەی کە فێر دەکرێت یاخود فێرخواست ئەو کەسە پێویستە ڕۆڵی هەبێت وە پاسیڤ نەبێت وە کەسێکی چالاک بێت لەناو پرۆسەی پەروەردەیە. ئەمە شتێک دروستەکە کە زۆر زۆر گرنگەوە ئەمڕۆ ئێمە پێویستە لەناو پەروەردەی هەرێمی کوردستان جێ بکەینەوە کە پێی وترێ بیرکردنەوەی ڕەخنەگرانە. واتە مناڵ ئەبێت توانایی بیرکردنەوەی ڕەخنەگرانی یعنی ڕێگەی پێ بێت کە توانەکانی خۆی لە مەجای ڕەخنەگرتنە لە سیستمەکە لە فێرکردنەکەی لە پەروەردەکردنەکەی بێنێتەوە کارەوە. واتە ئەمەش دوجار شتێک دروستەکە کە پێی وترێ ئاوێتەبوونی معریفی، واتە معریفەکان تێکەوە بن بە معریفەکان ئاوەگۆ پێکرێن و تەنها کەسێک قسە ناکات و ئەوان تریش تەنها گوێ بگرن بۆ کەسی پاسیڤ بن. بۆیە ئیشکردنی هەرسێک کتێبەکە بە ئەندازێکی زۆر ئیشکردنە لەسەر ئەوەی کە حقیقەت کەسێکی تر ناتوانێت بیهێنێ و ئەبێ خۆمان بە دوایە بگەڕین، خۆمان بیدۆزینەوە. ڕزگاری هزری شتێک نییە ئەوانی تر بۆ ئێمەی فەراهم بکەن. ڕزگاری هزری ئەبێ خۆمان خەریکی بین و خۆمان دروستیکەین و خۆمان بنیاتی بنێن. ئەو کە بۆ من گرنگە بەڕاستی هەر لەو دەقەیە فڵاتونەوە ئەمەوێت لە پەیوەندیە بۆەوە شتێک پرسیاری بێنمە پێشەوە. ئەو پرسیارەژەوەیە کە بەڕاستی ئەوەیە کە ئایا ئێمە ئیشمان ئەوەیە وەکو مامۆستا وەکو پەروەردەکار ئیشمان ئەوەیە کە حقیقەتەکە بۆ ئەوانی تر باس بکەین و پێیان بڵێن کە ئەمەیە و ئەبێ ئێوە ملکەچی بن، یاخودەوەی کە ئەبێت ئەوانی تر بخینە سەر ئەو ڕێچکەی کە خۆیان بە دوای زانیندا بگەڕێن. واتە زانین لێرەدا شتێک نییە ئێمە خەریکی بین بەوانی تری بڵێنەوە. بۆیە لەو کتێبەی جان ماکسێر شاک کە بەشێکی زۆری لە پەیوەندیایە بەم سێ کتێبەوە لێدەم زۆر زۆر بەڕوونی ئەوە ڕوونکراوەتەوە کە ڕزگاری هزری بۆ مرۆڤێک لە دەسەکانی خۆیەتی، لە بیرکردنەوەی خۆیەتی، لە دیدەی خۆیەتی و هیچ کەسێکی تر ناتوانێت ئەم ڕێگەی پیشانە و پێویستە خۆی بێتە ناو کایەکەوە و خۆی لەمسی ئەو دۆخە بکە کە تێکەوتووە. بۆیە لەناو پەروەردەی هەرێمی کوردستانە کە فعلا وشەی سیستم بۆ پەروەردەی هەرێمی کوردستان زۆر زۆر دقیقە، یعنی وشەی سیستم بۆ پەروەردەی هەرێمی کوردستان زۆر زۆر دقیقە، چونکە بە درێژایی ئەو چەند ساڵی کە پەروەردەی هەرێمی کوردستان ئیشەکات لەناو سیستمێکایە و ئەم سیستمە چوارچێوەیەکی داڕشتووە بۆ یەکەم شت کە پەروەردەی هەرێمی کوردستان خەریکە ئەوەیە کە مناڵ بۆ هەموو فەنتازیایەوە، بۆ هەموو خەیاڵەوە، بۆ هەموو بیرکردنەوەی، بۆ هەموو بەهرەیەوە، بۆ هەموو داهێنانەوە خەریکی کوشتنی ئەم خەیاڵانە، خەریکی کوشتنی ئەم یعنی ئەم هەموو بیرکردنەوە داهێنانەیە. بۆیە قسەکە لەسەر ئەوەیە مامۆستا وەختێک وەستاوە قوتابیەکان لە خوارەوە سەیری مامۆستا ئاکەن بە پێوە و تێگەن کە ئەم مامۆستایە دەسەڵاتێکی هەیە و ئەم دەسەڵاتەش هێزێک پاڵپشتیەکە کە هێزی معریفەیە و مناڵ ئەگەر قەرار بێ، ئەستا ئەگەر قەرار بێ بە نمونەیەک بێنینەوە، ئەگەر قەرار بێ من بڕیارم دابێ لەسەر ئەم بابەتە قسە بکەم و قەراریش بێ ئێوە تەنها لە چوارچێوەی ئەم بابەتەی منە قسە بکەن و هیچ کەسێک بۆی نەبێ لە دەرەوەی ئەم بابەتەی من پرسیار بکە و بۆی نەبێ ڕەخنە بگرێ و بۆی نەبێ ئایدیایەکی تر پەڕکە. ئەمە ئەو هێزەیە کە من هەمە و سەپاندومە و تۆ ناتوانی لە دەرەوەی ئەو چوارچێوەی کە بۆ تۆم داناوە هیچ خەیاڵت بکەیتەوە، هیچ بیرۆکێکتە بێ و هیچ تێڕوانینێکی خۆت بخەیتەوە. بۆیە باشترە دەستکاری ئەمە بکرێت، بەڕێزان دەستکاری ئەمە بکرێت، یعنی قسەکردن لەسەر ئەم سێ کتێبە بە دەرەجەی یەکەم ئیشکردنە لەسەر ئەوەی کە ئەم سێ کتێبە ئەشەی یارمەتیمان بدا بۆ ڕزگاربوون لەو دۆخێک ئێمە هەمان. بەڵام پێش ئەوەی کە خەریکی ئەمە بین ئەمە دروستکەی پێویستمان بە تیۆریایەکی کوردیانەی خۆماڵی هەیە، واتە لەو تیۆریایانە دەچین کە ئەوانی تر بۆ ئێمە ئەنداناوە. بۆ نمونە ئەو هەموو قوتابخانە
قوتابخانەی معریفیمانەیە، قوتابخانەی بنیادگەریمانەیە، قوتابخانەی ڕەفتاریمانەیە، قوتابخانەی چی ئەم هەموو قوتابخانەیە کۆمەڵە فەیلسوف بۆ وڵاتی خۆیان، بۆ کەش و هەوای پەروەردەی خۆیان، بۆ شێوازی فێربوون و فێرکردنی خۆیان دایان ڕۆشتووە. ئەی ئێمە وەکو کورد، ئەی ئێمە وەکو ئینسانی کورد کە لەم مەنتیقەیە ژین، ئێمە چی تیۆریایەکمان هەیە هەتا دوایی بتوانین پراکتیکی لەسەر بکەین؟ چ تیۆریایەکی کوردیمان دروست کردووە بۆ پەروەردە کە بە درێژایی 35 ساڵ 40 ساڵە ئێمە لەسەر پەروەردەی هەرێمی کوردستان قسە ئەکەین. ئێستا کاتی ئەوە هاتووە ڕێی من تاقی من ئەوەیە کە تیۆریایەکی کوردی بەرمەبنای واقعی اجتیماعی ئێمە، بەرمەبنای کولتوری ئێمە، بەرمەبنای هەندێک جونگەی زۆر گرنگی ژیانی واقعی ئێمە تیۆریایەکی پەروەردەیی تایبەت بە خۆمان بنیاد بدەین و لەسەر ئەم تیۆریە پەروەردەییە هێواش ئیش بکەین لەسەر ئەوەی بۆچی گەلانی دنیا چۆن دروست بوون، چیان کرد، هەر ئەمەیان کرد بەڕاستی. یعنی ئیشکرد، یعنی زۆر جار باسی فینلەند دەکرێت. فینلەند تا ساڵی 1965 لە دوای هەموو بڵین پەروەردەکانی دنیاوە بۆ ئێستا لە ئەوروپا لە پێشەمویانەوەی وەنمونە سەنگافور تا دوێنێ دەستی کردووە بە ئیشکردن لەسەرەوە. بۆ ئێستا ئەمڕۆ لە خوێندنی بنەڕەتیە لە پێنیۆنی پێرسن لە ساڵی 2023 کە کۆنگرەی داڤۆس ئاماژەی بە قوتابخانە بنەڕەتەکان کردو بۆ سێ ئاستی تاقیکردنەوەی پیزا و تیمس و بێدلیس لە هەر سێکیانە سنگافور لە 2019 ژەر یەکەم بووە، لە 23 ژەر یەکەم بووە. بەچی توانی بگاتە ئەوان بەوەی کە بیریان لەوە کردەوە. سەرۆکوەزیرانی ئەو کاتی ناوەکەی بە دەقیقی لە لیکوان بەڵێ قسەیەکی زۆر گرنگیە. ئێمە زۆرترین کەمترین فێرکردنەکەین لە پێناو زۆرترین فێربوونە وەڕێز. تا ئێستا ئێمە خەریکی فێرکردنی لە قوتابخانەکانی خۆمان. یعنی وەیەکێکیش لەو نقطانەی کە من ئاماژەی پێ بم بۆ ڕزگاربوون لەو دۆخە و بۆ تەڕحی کە من کردومە و بۆ تیۆریایی کە من ئەڵێم تیۆریایکی کوردی دابنەی باشترین شت یەکەم ڕێگەی ڕزگاریمان بە زمانی کە ڕەت نایڵێ بەس پاڵێک بۆ منهەجەوە بنین، ئەوە منهەجە فڕینە دەرەوەی شێوازی خوێندنی خۆمان و ئەو منهەجەلانی کەمەوە بەلایانی کەمەوە منهەجەی کە دانراوە بۆ قوتابخانەکان زیان لە نیوەی کەمکەینەوە و ئەو کاتە ئێمە توانای ئەومان هەیە لە قوتابخانەکانە شتێک بنیاد بنین کە پێوتێ فێربوون وەزانین بەرهەمبێنین و معریفە بەرهەمبێنین و مناڵەکان وا لێ بکەین کە خۆیان بە دوای حەقیقەتی خۆیان ئابگەڕێن، نەک مامۆسایان بێڕەوکردنەوەیان بۆ بە لەسەر شتێک کە خۆی ئەیزانێ یاخود خۆی پێی وایە ئەیزانێ. و زۆر سپاس. ئەوان بەکاری چۆن ئاوە ئێوارەتان باش. طبعاً قسەکردن لەسەر سێ فیگەری گەورەی هیبواری پێداگۆجی و فەلسەفەی پەروەردە شتێکی وە ئاسان نیە ڕاستەکە، چونکە هەر سێکیان سێ فیگەر و سێ ناوی زۆر گەورن. یەکەمیان پاولۆ فرێری، دووەمیان بێرتراند داسکن و سێمیشان جۆن دیۆی تا ئەندازێک لە هەردووچان لە پێشترە، یعنی لە ڕووی زەمەنی و لە ڕووی کرۆنۆلۆجی و لەوان پێشتر لەوان لەدایکەوە. طبعاً هەر سێکیان کاریگەری گەورەیان لەسەر دنیای پەروەردەی خۆیان هەبووە. جۆن دیۆی بە لەگەڵ ویلیام جیمس لەگەڵ ساندەرسا سێ قوتبەکەی یاخود سێپایەکەی فەلسەفەی پراگماتیزمن و فەلسەفەی پراگماتیزم بنەرچەی یاخود بنچینەی فەلسەفە پەروەردەیەکەی جۆن دیۆیەکە لەسەری دامزراوە. طبعاً سایکۆلۆجیای ویلیام جیمس و فەلسەفەی ساندەرس لە زۆر بواری پێداگۆجی و دیداکتیکەوانە ئەبنە بناغەی جۆن دیۆی بۆی بەبێ ناسینی ئەو ئەتمۆسفیرە یاخود ئەو ژینگەی کە لێوەی هاتووە، زەمینەی کە لێوەی هاتووە ئاستەمە لە گرنگی ئەوان تێبگەن. طبعاً جۆن دیۆی تا ئێستاش کاریگەریەکی ئەجگار گەورەی لەسەر پەروەردە هەیە لە ئەمریکای باکوور بە تایبەتی ئەمریکا لەگەڵ کەنەدایە کاریگەریەکی ئەجگار گەورەی هەیە. طبعاً فترەیەک دوای بێبازاری گەورە یاخود دوای جەنگی جیهانی دووەم بیزات جۆرێک لە کوژانەوە فەلسەفەی دیۆی کوژایەوە، بەڵام لەگەڵ هاتنەکایی کۆمەڵک فەیلسوف بە تایبەتی فەیلسوفێکی گەورەی و ڕیچارد ڕۆتی دیسانەوە ناوی دیۆی زیندوو بووەوە و ویلیام جیمسی هاوڕێشی لە ڕێگەی دانیێل دێنیتەوە تا ئەندازەیەک هاتەوە بەرباز لەبەرەوەی دانیێل دێنیت وەکو زانایە بۆ وەکو کەسێک کە
تەمانەکو یەکێک لە فیگەرە گەورەکانیەوەی کە پێوترێ ئیلحادی کەوتە گفتوگۆ لەگەڵ ویلیام جیمس کە کتێبێکی گرنگی هەیە لەسەر مێتافیزیکا و مەسەلەی سەلماندنی بوونی خوا و گرنگی ئاینەکان. ئەمە سەبارەت بە پاولۆ فرێری بمانێ و نەمانێ کاریگەریکی ئەجگار گەوری لەسەر دنیای ئەمریکای لاتین هەیە. ئەمریکای لاتین بەبێ ئەوەی ناوی پێهێنریا بە خۆت بەبێ ئەوەی ئاماژەی پێدرا خۆ تەنانەت بەبێ ئەوەی کارکتەرەکان خۆشیان بزانن بەنوعی لە نوعەکان کارکتەرێکن لە کارکتەرەکانی پیادەکەری فەلسفەی ڕزگاری هی پاولۆ فرێری ئەتوانی سێ فیگەری گەورە لە ئەمریکای لاتینە دەستنیشان بکەین کە زۆر کاریگەرن بە فەلسفە پەروەردەیەکەی پێداگۆگی سیستەم لەکراوانی پاولۆ فرێری کە ئەوانیش لۆلا دا سیلڤای لە بەرازیل، مۆخیکایە لە ئۆروگوای، واروها میشل باشلێ کە هەرە نزیک هەرە گەنجەکانەکە لە چیلی. ئەمانە ینی بە ئاگایی و بێ ئاگایی پێڕەوکەری فەلسفە ڕزگارکەری یا ڕزگاری خوازەکەی هی پاولۆ فرێری بوون لەسەر ئاستی سیاسی و لەسەر ئاستی کۆمەڵاتیش. لۆلا دا سیلڤا بەو فترەیە کە لە فترەی 2000 بۆ 2011 پێم وابێت 2 دەورە سەرۆکی بەرازیل 5 ساڵ لە سەرۆکاتی لە دوو خولەکەی سەرۆکاتیان نزیکی 30 ملیۆن مرۆڤی گەوزا و لە هەژاریە لە بەرازیل ئەهێنێتە سەرەوە بۆ ناو چینی ناون و بەرازیل لە یەکێک لە وڵاتە هەرە لە وڵاتەکانی خوار متەوەسطی ئابوورە و ئەهێنێتە دەهێزە پیشەسازیەکە. طبعا هەموو ئەمانە ینی طبعا ناتوانین بڵێن تەنیا کاریگەری فەلسفە پێداگۆجیەکەی هی پاولۆ فرێری بۆ نا کۆمەڵ هۆکاری گەورەی هەر میشل باشلێ طبعا لە چیلیا کە بەهۆی سیایی ئەمریکی و بەهۆی هەژمونی ئەمریکیەوە بەردەوام لە بینی هاتنی هێزی دەسەڵاتێکی دیموکرات و کۆدەتای هێزەکانی پاڵپشتی کراو لەلایەن CIA و بەردەوام لە هاتن چوونەوە بۆ باشلێ نمونەیەکی زۆر جوانە نازانم ئەتوانن لە یوتیوب بە دوای ئەو ڤیدیۆ بگەڕن کە واز لە سەرۆکاتیێنێت چ پێشوازێکی لەکەن. طبعا لە هەر سێ چیرۆکەکەیە لە بەرازیل، لە ئۆروگوای، لە شیلی کاتێک سەرۆکەکان وازێنن 100,000 کەس لەم بەراوبەری جادەکان بە گوڵەوە پێشوازیان لێکن کە تەواو جیاوازە لە شێوازی مردنی سیستەمکارەکان یا دیکتاتۆرەکانی دنیای دەرەوەی خۆیان کە نمونەی پیاوێکی وەکو موعەمەر قەزافی یا سەدام حوسێن یا هەڵاتوێکی وەکو زین عابدین عەلی و لەو بابەتانە. مۆخیکا بەخۆی و تراکتۆرەکەیەوە لە مۆنتیڤیدیۆ ئەچێتە سەر جادە کە 200,000-300,000 کەس چەپڵی بۆ لێر. ئەمە بەرەنجامی چێ؟ بەرەنجامیەوەیە کە هات سیستەمان مۆخیکا خۆی یەکێک بوو لە قوربانیە هەرە گەورەکانی هی سیستمی عسکەری پێشخۆی. یعنی ئەوەی لەگەڵ مۆخیکایە کراگەر پاتایەتە دەرەوە بۆ وەحشێکی لێ پاتایەتە دەرەوە. بەڵام بە کاریگەری ئەم فەلسەفە ڕزگاریانە بە کاریگەری بە مامۆسای گەورەیەک و ماندێلا نیلسن ماندێلا و ئەوانە توانیان نموزەجێک لە مرۆڤاتی لە مرۆڤسازی پێشکەشکەن کە هەم ستەمکارەکەش ڕزگارەکات. هەمومان چیرۆکی نیلسن ماندێلا ئاگادارین کە کاتێک حەفلەی تەنسیبیا حەفلەی دەستنیشانکردنی بە سەرۆک کۆمارە سەجانەکەی بانگەکە لە فیلمی گودبای بافانایە جوان تەسویری ئەو شکرا و فیلمەکە فیلمێکی بڵند تروستۆریە و لەسەر ئەساسی ئەو چیرۆکە دروست بووە. یعنی مۆخیکا بە هەمان شێوە ینی لە جەلادەکانی خۆی ئەبوورێ. لۆلا دا سیلڤای سا لە دەسەڵاتایە پێشەوەی بێتەوە بە سەرۆک کۆمار بە ناحەقی لەسەر ئەوەی کە گوایە شوقەیەکی بە مستحقانە و بە گەندەڵی کڕیوە خستیانە سجنەوە نزیکی 6 ساڵ لە سجنا بوو هاتە دەرەوە تا ئەندازێکی زۆر وازی لەوانە هێنەکە ئەزیێتیانە باش شتێ بە ئەندازەکان هەوڵی تیرۆرکردنی درا. بەڵام ینی ئەم فەلسفەی ئەمانانی کە تا ئێستا بە جۆرێک لە ڕێز و پێزانینەوە باسەکردن لە بۆشاییەوە نەهاتووە. طبعا ناکرێت باسی بەرتراند راسڵ کەم کە چگاریگەرێکی گەورەی لەسەر دنیای ئەنگلۆ ساکسۆنیە. طبعا بەرتراند راسڵ جیاواز لە دیۆی تا ئەندازێک قەتیز بووە لە کاریگەری فەلسفە پەروەردەکەی قەتیز بووە لە ئەمریکای باکوورە لە ویلایەتە گرتوەکان و لە کەنەدایە. بەڵام بەرتراند راسڵ لە ڕێگەی فەلسفە شیکاریەکەیەوە طبعا خۆی یەکێکە لە فەیلسوفە گەورەکانی فەلسفەی تەحلیلی بە ئەندازێکی زۆر کاریگەریەکەی کیشوەرە بڕا چکە چێتە ئەو بەری پاسیفیک ئەو بەری زریای پاسیفیک کە لە بریتانیا ئەپەڕێتەوە بۆ ئەمریکا و بۆ کەنەداوە کاریگەری و هەژمونێکی گەوری بەسەر کۆی پەروەردەی ئەوروپا هەیە. بۆی ڕاستەکەی ئەمانە ناوی زۆر 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 گەورن. من بە خێرایی لەسەر جۆندیۆی کتێبەکەی فەرگۆ کۆمەلگا وەستم کە گرنگە ئاگامان لێبێ بەس بۆی کە بتان خەمە ناو ئەتمۆسفیری دنیای دیۆ مەجبورم کە هەندێک زانیاری کە لە گوگڵیش لە بە سێرچێکی بەسی دەستانەکە
هەروەکو بیرهێنانەوە ژیناوەکو وەکو زانیاری ئەوەی کە پێشکەشێکەم و ئاگاتان لێ بێ بۆ ئەوە بەس بۆ ئەوی بتان خەمەنەوە ئەتمۆسفیرەکەەوە. تەمەن جۆن دیۆی ساڵی 1959 لە بێرلینگتن لە ویلایەتی ڤێرمۆنت لەدایک بۆ زانی لە چ سەردەمێکە لە زانکۆی جۆنز هۆپکینز فەلسەفی خوێند اختصاسەکەی خۆی فەلسەفەیە 1996 قوتابخانەی لابراتۆری سکوڵی داناوە کە قوتابخانەیەکی ئەزمموی بووە ئەو فەلسەفەی کە بەرهەمی هێناوە لێبیایە جێبەجێکراوە. یعنی تا ئەندازەیەکی زۆر جۆن دیۆی زۆر لە ئەفلاتونەچێت و لە ئەرستۆشەچێت و تا ئەندازەیەکی زۆر ڕەبتێکی بە سینیکا و بە شیشڕۆ هەیە بە ئەفلۆتینەوە ینی ئەم مامۆستا گەورانی هیدنیای خۆرئاوە. ئەنجاسا کاتێک کە باسی خۆرئاواکەین یەکسەر هەموو شارستانێتەکانی کە بەرامبەر بە خۆرئاوەستاون یەکسەر دەزەکەن بە ڕەفنەگرتن بەوەی کە ئەی دەرەوەی خۆرئاوە. لە ڕاستیە خۆرئاوە بمانێ و نەمانێ ئەو قەفزەیە کە بە عەقڵی مرۆڤاتی کردوێتی قابلی پاشەکشەکردن نیە و قابلی ئەوە نییە بتوانین ئەوان تێپەڕێنین و لە شوێنی ترەوە دەست بکەین ممکن نییە. یعنی ئەوەش لە بەرچاوگرتنەوەی کە ئەوەی خۆرئاوا پێگەشتۆ بە تەنیا هی خۆرئاوانیە. یعنی یەک دوو نمونەتان بۆێنمەوە کاریگەری حەزارەتی ئیسلامی لە ڕێگەی ئەندەلوسەوە چێ بۆ باشووری ئیتالیا کاریگەریی گەورەیە لەسەر خۆرئاوا بەڵام ئەویش ئەبێ ئەوە لە بەرچاو بگرین کە دیسانەوە بە زیندووکردنەوەی فەلسەفەی یۆنانی جیهانی ئیسلامی دەتوانێت کاریگەری بکاتەوە سەر خۆرئاوا. دوای یعنی هینەکان چین کاتی خۆی کە ئەوروپاییەکان ئەچنە چین ئەوەندە پێشکەوتوو بووە طبقەیەک لە ئەوروپا دروستە بێت کە چاینەفیلیان پێوترێ واتەوانێ عاشقی کولتوری چینی چۆنەوە ئێستا لەرە جنێوەکە پێخەرەبزەدەگی پێوترێ یعنی ئەویش شتێکی لەو بابەتە بووە. چاینەفیلەکان ئەوانە بوون کە زۆر عاشقی کولتوری چینی بوون. کولتوری چینی و کاریگەری کولتوری هیندی لە ڕێگەی فەیلسوفە گەورەکان و لە ڕێگەی مستەشریقەکانی هی ئەوروپاوە لەسەر حەزارەتی خۆرئاوا کەم نیە. بۆ ئێمە بەستمەوەیە کە خۆدابڕین لە حەزارەتی خۆرئاوا مەحزی گەمژێتیە یعنی دەبەنگی هیچ نییە جگەلەوەی کە بمانەوێ بەبێ یارمەتی ئەم کولتورە گەورە و ئەم فەلسەفە گەوری ئەم کولتورە شارستانەتی گەورە بمانەوێ هەنگاوێک بۆ پێشەوە بێ. ئەوە مانای ئەوە نییە هەرچی ئەوان کردیان بە دوایە بڕۆین وەلاسایکەینەوە نە بەمانای ئەوەی کە ئێمە ئەبێ لە شێوازی ئەزمونکردنی ئەوانەوە لە شێوازی ئەوەی پێوی گەشتون و بە کرۆنۆلۆژی بۆی کە ئەوان پێی گەشتون ئێمە بەنەوە ئەلەنەکان دیراسەیکەین و هەوڵ بین وەکو مامۆستا شەماڵی کەستمایزی و ئەزمونانە بکەین لۆکالیزە یاخود بە خۆماڵیکردن و بە خۆجێیکردنی ئەو ئەزمونانەی کە ئەوان کردوانە بەنەوە ئەلەنەکان ئێمە بە سوودوەرگرتن لەوە ئەوە بکەین. جاوتم جۆن دیۆی بە دروستکردنی لابراتۆری سکوڵ تا ئەندازێکە چێتەوە سەر کولتوری مامۆستاکانی پێشین کە فەلسەفیان هەبووە لەگەڵیان مەکتەبی قوتابخانەیان هەبووە. یعنی بۆ نمونە ئەفلاتون ئەکادیمیای هەبووە ئەرستۆ کە تەلەبەی خۆی دەرچوویەکی ئەکادیمیا بووە بە جۆرە لە جۆرەکان قوتابخانەی هەبووە. دوای ئەو سینیکا شیشڕۆ فلۆتی هەموویان بەتایبەتی ئەفلۆتین کە دێتە ئەسکەندەریە لە ئەسکەندەریە لەگەڵ ئەوەی کە شێوە زانکۆی دروستەکە لەگەڵا مەکتەبێکی ئەجگار گەورەش دروستەکە کە دواتر لەگەڵ چوونی عەرەب بۆ میسر ئەیسووتێنن و مەکتەبەکە طبعا کۆمەڵێک ڕووداوی بەسرا کە پێشتر مەسیحیەکانیش دەستی بەسراگرن و بەشێکی سوێن دواتریش لەگەڵ چوونی عەرەبەکانە ئەوڕوە. دیارە جۆرج ئێس مۆریس فەیلسوفی ئایدیالیزم مامۆستای دیۆی بۆ و کاریگەر بووە دیۆی باو لە 1904 چۆتە شیکاگۆ لە زانکۆی شیکاگۆ و ئەم زانکۆی کە دروستیەکە ئەمن زانکۆی شیکاگۆ ڕێگەی ئێن کە قوتابخانەکە بێ بە بەشێک لە فەلسەفە تەجریبیەکەی دیۆی و سەر بە زانکۆ شیکاگۆی بێەوە تاوەکو کتاننشینبوونی لەو زانکۆی من تۆ ساڵ 1952 کۆچی دوای کرێتە ئەندازێک تەمەنی نزیک بۆ تۆ لە 100 ساڵ و ئەوانە گرنگترین کتێبە پەروەردەییەکانی دەربارەی فێرگە و کۆمەلگا یاخود فێرگە و کۆمەلگا کە مامۆستا تەرجەمەی 1990 نووسێتی مناڵ و پرۆگرامەکانی خوێندن 1992 دیموکراسی و فێرکردن 1916 کە بەناوبانگترین بەرهەمێتی. ئەنجا ئەم 37 بەرگ بەرهەمی هەیە یعنی دیۆی پێش ئەوەی کە یعنی پێداگۆج بێت فەیلسوفە و فەیلسوفێکە سەر بە مەدرسە خۆی یەکێکە لە دامزرێنانی مەدرسەی پراگماتیز یاخود فەلسەفەی پراگماتی. بەڵام ئەنجا طبعا لەو سەردەمایە ویلیام جیمس هەژمونێکی گەورەی هەبووە و سایکۆلۆجیای ویلیام جیمس کە سایکۆلۆجیا بۆ بەدوای هۆش و شێوازی میکانیزمەکانی فێربوونی مرۆڤ و هەروەها شێوازەکانی کارکردی عەقڵا گەڕاوە تا ئەندازێکی زۆر کاریگەری زۆری لەسەر جۆن دیۆی هەبووە. ئەوەی کە گرنگە جۆن دیۆی سەرەتا سەر بە فەلسەفەی ئایدیالیزمە و
پێچی لە ناو مێتافیزیکایە بەڵام ئێوێ تەوافقێک لە بینی فەلسفە ئایدیالەکەی و هەروەها فەلسفە تەجریبەکەی و لە جەمسا دروستکا بەڵام دوجار بە تەواوی واز لە فەلسفەی ئایدیالیستێنێ بەرەو فەلسفەی تەجریبی و لەگەڵ ویلیام جیمس و ساندرسا بەیەکەوە قوتابخانەی پراگماتیسم دروست دەکەن کە زۆر گرنگە. یەکێک لەو وتارە گرنگانی کە نووسیەتی من بە تەرجەمە عەرەبیکەی خوێنمەوە ناوی الحاجة إلى استعادة الفلسفة كصال 1970 نووسیەتی. طبعا لەم فترەی پێشوە وتارێکی تەرجەمەکراوی ئالەم بادیۆشم بینی چۆن فەلسفە بەدەست بێ یا چۆن فەلسفە کارا بکەینەوە. وتارەکەی ئالەم بادیۆشتێکی لەو بابەتێ ڕێک ئەڵەی بە کاریگەری جۆن دیۆی نووسێتی. جۆن دیۆی پێی وایە کە فەلسفە نابێ خەریکی لە بورجی عاجا ئیشکا خەریکی بە نوعێک لە نوعەکان خەریکی جۆرێک لە سەفسەتە و جۆرێک لە دنیای ئایدیالیستێ بێ. ئەبێ فەلسفە بێتە ناو خەڵکەوە. ئەبێ فەلسفە لەو شانە پۆڵەتەوە کە بۆ خەڵکی گرنگن، لەو کێشانە پۆڵەتەوە کە بۆ خەڵکی گرنگن کە گرنگترینیشان پەروەردەیە بەلای جۆن دیۆ. اینجا بابێنە سەر تێڕامینە پەروەردەییەکانی. طبعا کڕۆکی هزری پەروەردەیی لای جۆن دیۆی بریتێ لە ئەزمون. واتە ئەزمون بنەمای پەروەردە و فێرکردنە. اینجا ئەمە طبعا ئەگەرشی دەستکەین بە شیکاریکردنەکەی بێ بە سەعات قسە بکەین لەسەری چۆن ئەزمون ئەبێ بە بنەمای پەروەردە و فێرکردن. ئەزمون جانەکەم سێ دەقەم ماوە باش. ئەزمون بە تەنیا کڕۆکی پەروەردەی هزری پەروەردەیی دنیا بەڵکو کلیلی فەلسفە پراگماتیزەکەیەتی. واتە ئەزمون ئێمە لە ڕێگەی ئەزمون ینی تا ئێوارە بڵێ فڵانشت باشە، یعنی ئەوەی کە لە دنیای ئێمە و لە دنیای دەروی خۆر ئاوا هەیە بەردەوام بڵێ فڵانشت باشە 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 بە ئەزمونی کەین بزانین وایە وانە لە ئەنجامی ئەزمونکردنەوە ئەگەر بە تەواوی ئەزمونمان کرد بۆمان دەکەوت کە باشە ڕێکەوی لەسەرەوەی کە باشە بەس ئایا ئەم باشەیە بۆ ئێستا باشە بۆ سبەینەش باشە. ئەمە دەرەنجامێکی گرنگە. ئەنجا کرۆکی پرۆسێسی فێرکردن نزیک واکایە بە پرۆسێسی توێژینەوە. واتە پەروەردە ئەبێت چیمان لێ بکە؟ ئەبێ یەکەم هەست بە کێشە بکەیت، ئەبێت کێشە دیاری بکەیت، ئەبێ گریمانەیەک دانین بۆ چارەسەرکردنی ئەو کێشەیە و گریمانەیەک هەڵبژێرین و پیادەی بکەین و دواتریش کاتێک کە پیادەمان کرد بزانین کامێک لەو گریمانانە لەو چارەسەرانی کە هەڵمان بژاردووە کاراترینیانە بۆ ئەوی لەسەری بڕۆین. لە شوێنێک لە شوێنەکانی کتێبی دیموکراسی و پەروەردەیە دیموکراسی فێرکردنە ئەڵێ کرۆکی پەروەردە بەرهەمهێنانەوە و گونجان نییە لەگەڵ کۆمەڵگا بەڵکو نۆژەنکردنەوە و بەردەوام گەڵاڵەکردنەوە و نوێنکردنەوەی ئەزمونە. واتە پەروەردە بریتی نییە لەوەی کە لە کۆمە ئێستاێک لە کێشە گەورەکانی سیستمی پەروەردەی ئێمە چییە؟ کۆمەڵێک زانیاری زۆر زۆر لە ناو ئاخنیوێت ناو کتێبەکانەوە لە ڕێگەی کتێبەکانە بخرێتە مێشکی تەلەڤەوە لە ڕێگەی تاقیکردنەوە بدرێتەوە بێ. لە کاتێکا بۆ نمونە ئێستا من پێویستێکم بەوەیە ژمارەی گوێ درێژەکان لە ئەفغانستان چەندێ، ژمارەی بزن لە ئەسیوبیا چەندێ، ڕووپۆشی ڕۆکی لە ئەفریقا چیە و چی نییە. لە کاتێکا بۆ نمونەم تەلەبەی ئێمە نازانێت لە شار باژێر لە هەڵەبجە لە ئاکرێ چ بەرهەمێکی لێ. بۆیە زۆر زۆر گرنگە ئێمە ئەم شتە لەبەر چاو بگرین کە ئەم بەرهەمێنانەوە نییە سیستمی پەروەردەی. ئەگەر کاتم یەک 5 دقەم بیتێ بە خێرایی دێمە سەر کتێبەکەی کە لە کتێبی فێرگە و کۆمەڵگایە بەسەر چاو. پوختەی گرنگترین دەرەنجامەکان 5-6 دەرەنجامە کە لەسەریانەوەستن 5 دەرەنجامە لە ڕاستیە. ئەرک و پیشەی فێرگە بەخشینی زانیاری نییە. طبعا هەمان خاڵای پاڵۆ فرێری ژەبینەوە. بە تایبەتی ئێستا ئێمە لە سەردەمی ژیری دەستکرداژی لە سەردەمی یعنی لە سەردەمی تەقینەوەی زانیاریەکان ئەگەڕین ئیشی یعنی ئەگەر لە سەردەمی جۆن دیۆ لە 1890ەکانەوە تا 1950 ئیشی فێرگە ئەوە نەبوو بێ زانیاری بەخشێ بە فێرخواست ئەوە ئێستا هەر بە تەواوی ئیشی ئەو نەماوە. یعنی ئەچیتە یوتیوبەوە چیتە گوگڵەوە هەرچی زانیاری تێ ئەداتێ. ئەی ئیشی فێرگە چییە؟ ئیشی فێرگە ئەوەیە کە ئەبێ ئێمە لەسەری ڕێکەین. چوە ئەرکی فێرگە لە ئەمریکا جیازە لەو ئەرکی کە لێرە هەیە بۆ ئەبێ بێتە بابەتی مناقەشەکردن. خاڵی دووەم فێرگە ئەبێ نمونەیەکی بچووکراوی کۆمەڵگە بێت. واتە بەلای جۆن دیۆ نابێ مەکتەب بەشێک بێ لە کۆمەڵگا، ئەبێ نوێنەرەوە ڕیفلێکتی کۆمەڵگە گەورەکە بێت. واتە ئەوەی لە کۆمەڵگای هەیە ئێمە ئەبێ لە ئەم فێرگەیە بەدی بکەین. ئەنی بۆ نمونە لە وڵاتی کێک و فەڕەنسا کاتێک کە ڕێژەی نەخۆشی قەڵەوبوون نەخۆشیەکانی دڵ جەڵدەی مێش کە ئابۆ ئەوانە لە لای خەڵکەکەی زیاترێک سەر لە مەکتەبەوە لە سیستمی پەروەردەواتن چارەسەریان کرد. هاتن بزانن شێوازی بۆ نمونە زۆر دانیشتن لە بەردەم تەلەڤیزۆنە. یەکێک لە هۆکارەکانی قەڵەوبوونی مناڵی فەڕەنسی بوو. یەکێک لە بەرەنجامەکانیشی چی بوو؟ لە بەرەنجامەکانی
نەخۆشی دڵ و جەڵدەی مێشک و ئەوانە هاتن لە مەکتەبە چیان کرد شێوازی دانیشتنیان گۆڕی لەسەر کورسی تەلەبە بێ 45 دقە دانیشێ گۆڕانکاریان تیا کرد زۆربیان کرد بە جوڵە بۆ ئەوی ئەم مناڵە لەسەر جوڵە ڕادێگنن لەسەر دانیشتن. خاڵی سێم کە لەو کتێبەوە لە کتێبەی فێرگە و کۆمەڵگەوە فێرێبین دەبێت فێرگە خوددانژیانێکی چوست و چالاک و هەمەڕەنگ پڕ لە دەنگ و بۆچوونی جیاواز بێ هەروەها کاراژ بێ کارە یعنی چی کارە بە مانە پراگماتیکێکی واتە بە پێودانی سوود و کەڵک ئەبێ بە کەڵک بێت. بۆ نمونە مناڵێک ئێستا سێریکە ئێمە بە وتەیەکێک لە کۆمەڵناسەکان ئێمە لە سەردەمی دە ریسک سۆسایتی ئاژین لە سەردەمی کۆمەڵگەی ریسکە کۆمەڵگەی پڕ لە مەترسیە ئاژین مناڵە بێ ئامادەکرێت بۆ ئەم ریسکە. بۆ نمونە سیستمی پەروەردەی ئێمە چی فێری مناڵەکە بۆ پەڕینەوە لە جادە چی فێرەکە بۆ شێوازی بەکارهێنانی مۆبایل چی فێرەکە بۆ ئەوی کە لە ماڵەوە سیستمی کارەبای کارەبا لێنەیە ئێمە لە ناو زانکۆی سلێمانی دەرسێکمان هەیە سەیفتی لەگەڵ فێرس ئەیدا هەرچی مامۆستا دەنکردۆڵە لای بن بە کەڵک نایە ڕۆژ بە مامۆستاتی وتم بۆچی بە کەڵک نایە وتی ئێمە ئەم دەرسە چی ئیسفادێکێ مەزای دەرسە چ کاتی ئیسفادێ و کاتە ئیسفادێ هەیە کە کاتێک کە من پێ لە سەیفتیا فێر دەکەم چۆن پشتێنەکە بەسی تۆ پشتێنەکە نابەسی و جەختی لێکەمەوە بە فکردەی فێرەبی ڕۆژێکە دەعمێگەکەی بەهۆی ئەوەی کە پشتێنەکەت نەبەستۆ تووشی ئیفلیجی ئەبی ئیفلیجێکی گشتی کە چەنا حاڵەتمان هەیە ئەو کاتە تێگەی کە و دەرسەگرنگی چێت تەنانەت یعنی جەستەمان کە سەرمایی هەرە گرنگی ئێمە لە سیستمی پەروەردەیما بەهاییە. خاڵی چوارم فێرگە ئەرکێتی حەزی فێربوون و خۆفێرکردن و خۆپەروەردەکردن لە فێرخوازا بچێنێ واتە تۆ فێری ناکەی ڕێک پەندەچینیەکە ئەوەی کە ماسی مێرە فێری ماسی گرتنم بکە تا ئێستا سیستمی پەروەردەی ئێمە لەسەر ئەم نقطەیە گیری خوا بە 100 ساڵە دێ ئەڕوا فێریکە سێری یەکەمەکان کە بۆچی یەکەمنەوەن لەبەرەوەی با مێشکیان میمۆری مێشکیان فراوانترە باشتر توانن احتیباز بۆ بکەن کە وەریان گرتووە و لە کاتی خۆی هەڵگەڕێژنەوە ئەوە زیرەکترینەکان ئەوە سیستمی پەروەردەی ئێمە. خاڵی پێنجەمیش مناڵ چەقی پرۆسی فێرکردنە دیۆی هێندە بەهافی بە پەروەردەی مناڵەوە کە یەکێک لە نازناوەکانی فەیلسوفی مناڵیە یەکێک لە ئامانجە سەرەکیەکانی فێرگە وەرچەرخاندنی دۆخی مناڵیە لە سروشتی بایۆلۆجیەوە بە کولتوری کۆمەڵایەتی ئەمە تقریبا 5 جوانەیە کە لە فێرگە لە ئەو خۆی سێ وتارە لەو سێ وتارەی لە کتێبی فێرگە و کۆمەڵگە کە سپاسگوزارانە مامۆستاجیات تەرجەمەیەکی زۆر باشی کردو ئەگەر تۆزێ پێداچوونە و داڕشتنەوەیکی باشتر کرێ زۆر جوانتر و دەقیقترە بۆ بەڵام واش زۆر ڕێکوپێکە. ئەم خاڵی مناڵ ینی ئەوەی کە جۆندیۆی چۆن مناڵەکە بە چەقی فێربوون لە دنیای خۆمانە یەک نمونەیەم و کۆتایی پێێنم سەیری هەموو ئەو شوێنانە کە ئێمە بەرکەوتنمان بە مناڵ هەیە لە شارێک وەکو سلێمانیە 3 ساڵ تێپەڕیەوە بزانم بە 3 ساڵەکە 2 شانەی مناڵان پێشکەشکراوە ئەمە طبعا بە کەسی وەکو جۆندیۆ بڵێ چ بە شەرێکن ئێوە ینی سەیریکە دایانێکی هی دایەنگە دادەیەکی هی باخچەی ساوایان لە باشترین حاڵەتە 350,000 بۆ 500,000 وەرە بێت مامۆسایەکی زانکۆ لە خراپترین حاڵەتە پارەی محازەڕی مانگێکی ئەگەر دکتۆر بێچێتە سەر و 500,000 لە هەموو دنیامە عەکسە. سەیری بینای باخچەی ساوایانەکان کە سەیری مەکتەبە بنەڕەتیەکان کە بزانە چۆن بەبێ ئیشکردن لەسەر مناڵ و بەبێ ئەوەی کە بەلایانی کەمەوە لە دایانگەوە لە قۆناغی دایانگەوە تاوەکو نۆی بنەڕەتی باشترین پەروەردە پێشکەش بە مناڵەکەی ممکن نییە 1000 ساڵی تر بژین لەمە باشتر دۆخمان لەمە باشتر نابێت. زۆر سپاستان دەکەم ئومێدەکەم سەرمێشان بن و لە کاتی کرا